گەلە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنجیگەل گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. بیسەرمامن. ماوەی 29 ڕۆژە بەرخودانی گەل لە بەنداوی تشتین بەردەوامە. ئەمڕۆ 29مین ڕۆژ گەل لە بەنداوی تشتین بۆ پشتیوانی لە هێزەکانی قەسەدە دژی هێشەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر و چەتەکانی بەردەوام لە ئێشەگیریدان و تا دێت بەرخودانەکانیان بەرفراوانتر دەبێت. ڕۆژی 8 مانگی ڕابردوو لە زۆرینەی ناوچەکانی باکوور و هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە مەبەستی پشتیوانیکردن لە هێزەکانی سووریای دیموکرات قەسەدا دژی هێشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانیان ڕویان لە بەنداوی تشتین کرد و ئەم ڕۆژ بەرخودانەکەیان لە 29مین ڕۆژدا بەردەوامە. گەل بە جۆش و خرۆشەوە لە بەنداوی تشتین بۆ پشتیوانی لە هێزەکانی سووریای دیموکرات بە گۆڤەندەوە هێز و ئیرادەی خۆیان بە داگیرکەران نیشان دەدەن. لەگەڵ بەرخودانی گەل لە دژی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی بردومانیان بەردەوامە دژی هاوڵاتیانی مەدەنی لە بەنداوی تشتین بە پێی ئامارەکانی دەستەی تەندروستی ئیدارەی خۆڕێوبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە 24 ڕۆژی ڕابردوو بۆ هێشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانیەوە نزیکەی 24 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 221 هاوڵاتی تریش بریندار بوون. تولای حاکم ئۆغەللۆ بێزگە لە ئاشتی هیچ ڕێگایەکی ترمان نییە. هاوسەرۆکی گشتی دەمپارتی تولای حاکیم ئۆغڵاری تیشکی خستە سەردیدارەکانی ڕێبەر ئاپۆ ڕایگەیان پێویستە دەسەڵات هەنگاوی پێویست بنێوتی بێزگە لە ئاشتی هیچ ڕێگایەکی ترمان نییە. پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەمپارتی لە چوارچێوەی کۆبوونەوەکانی نانودات پەروەری و ئاشتی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کۆبەوە. هاوسەرۆکی گشتی دەمپارتی و هاوسەرۆکی گشتی هەدەپە سوڵتان ئۆرجان و زۆر کەسی تر بەشدار بوون. تووڕای حاکیم ئۆغڵاری تیشکی خستە سەرپێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕایگەیاند ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ژێر هەڕەشەدایە و ناڕەزایی بەرامبەر بە هێرشەکانی هاتەشە بۆ سەر عەلەویەکان دەربڕی وتی دەزانین بەرامبەر بە بەشەکانی کۆمەلگا قڕکردنی مەزن و هێرش هەیە. پێویستمان بە ئاشتیە چونکە جیهان ڕوبەڕووی شەڕێکی مەزن دەبێتەوە. ئۆغڵاری تیشکی خستە سەر دیدارەکانی ئیمرالی و پەیامەکانی ڕێبەر ئاپۆ وتی بەڕێز ئۆجەلان وتویەتی ڕەنگە هەوڵ بدەن هەموو جەیەک بکەن بە غەزە نابێت ڕێگا بدەین بۆیە دەبێت بۆ ئاشتی ناوخۆیی هەنگاوی پێویست و ڕوون بنرێت. دەبێت هەمومان پێکەوە ئەمە بکەین بەرامبەر ئەم پێشاتانش بێجگە لە ئاشتی ڕێگایەکی ترمان نییە. پێویستە گوێ بدەین بە وتەکانی بەڕێز ئۆجەلان و دەربارەی بە دیموکراتی بوون. لە کۆتاییدا ڕایگەیاند ئەوان لەگەڵ ئاشتی چارەسەری کوردان بۆ ئەمەش ئامادەی هەموو هەنگاوێکین. هەروەها وتیشی ئۆجەلان هەمان شت دەڵێت کە دەست بە سەرداگرتنی شارەوانەکان و گرتنی ڕۆژنامەنووسان و ساندنەوەی ئۆپۆزیسیۆن و ئاشتی و دیموکراسی نێتە دی لێرەدا بانگەواز لە دەوڵەت دەکەین هیوای ئاشتی نەفەوتێنن پێویستە هەنگاوی پێویست بنێن لەم بارەیەوە. ڕێپێوانی درێژمەودای ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ لە 15مین ڕۆژیدا بەردەوامە. ڕێپێوانی درێژمەودا بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ لە هەرێمی ڤیلارانس لابێل بەردەوامە. لە ڕێپێوانەکەدا بانگەواز بۆ گرتبوونەوەی مەزنی 15 شوبات لە ستراسبۆرگ کرا. ڕێپێوانی درێژ 26 ڕۆژە لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ و چارەسەری بۆ پرسیکرد لە 21 کانونی دووەم لە شاری لۆرێنتی فەڕەنسا دەستی پێکرد و لە ڕۆژی 15مینیدا لە هەرێمی ڤالێرس لابێل بەردەوامە. ڕۆژی 14 و 15 لە ڕێپێوانی درێژدا هاوسەرۆکی کەزەدەکە زوبێدە زمرود بەشدار بوو وتی چالاکوانان لە بەردەم شارەوانی لابێل کۆبوونەوە و پێش دەستپێکردنی ڕێپێوانەکە
دۆسیەیەکیان ڕادستی شارەوانی کرد و زانیاریان دەربارەی ڕێپێوانەکە و هێرشە داگیرکاریەکانی سەر ڕۆژئاوای کوردستان خستە ڕوو. لە ڕێپێوانەکەدا دروشمی بژی سەرۆک ئاپۆ، ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ، بژی بەرخودانی ڕۆژئاوا، بژی قەسەدا، بژی بەرخودانی تشرین بەرزکرایەوە. کوردستانیان لە ماڵ و ئاپارتمانتەکانیان بە هەلهەلە و دروشمی بژی سەرۆک ئاپۆ سلاویان لە چالاکوانان و ڕێپێوانە مەزنەکە کرد. قەسەدە ناسنامەی 4 شەهیدی ڕاگەیان. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکرات قەسەدە ناسنامەی 4 لە شەڕڤانانی ئاشکرا کرد لە کات و شوێنی جیاوازدا لە بەرخودان دژ بە هێرشەکانی دەوڵەتی هێرشە داگیرکاریەکان شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوە کراوە شەڕڤانانی قەسەدا لە دژی هەموو هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانیان ڕۆژانە داستانی سەرکەوتن تۆمار دەکەن و لەو پێناوەشدا گیانیان بەخت دەکەن. ناسنامەی شەڕڤانانی شەهید بەم شێوەیە: ناو و پاشناو محەممەد دەنیس، ناسناو سیپان ڕەقا، ناوی دایک و باوک نەجاح یەحیا، شوێنی لە دایکبوون ڕەقا، کات و شوێنی شەهادەت 3 شوباتی 2025 دێرعافس. ناو و پاشناو قوسەی ئەل سۆفی، ناسناو کوردۆ کۆبانی، ناوی دایک و باوک کەوسەر لوئەی، شوێنی لە دایکبوونی کۆبانی، کات و شوێنی شەهادەت 3 شوباتی 2025 دێرعافس. ناو و پاشناو محەممەد ئەل ئیبراهیم، ناسناو حوسێن، ناوی دایک باوک هودا ئۆغڵا، شوێنی لە دایکبوون عەرشە، کات و شوێنی شەهادەت 15 کانونی دووەم بەنداوی تشرین. ناو و پاشناو محەممەد سەلال، ناسناو بەشار، ناوی دایک و باوک ڕۆعیا حەمەد، شوێنی لە دایکبوون عەرشە، کات و شوێنی شەهادەت 3 شوباتی 2025 دێرە زوور. گەنجانی فرانکفۆرت بانگەوازیان بۆ ڕێپێوانی درێژ کرد. گەنجانی فرانکفۆرت بۆ ڕێپێوانی درێژ بانگەوازی بەشداربوونیان کرد و بە دروشمی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ لە 10 شوبات لە هیلبۆرنەوە دەست پێ دەکەن ڕێپێوانەکەیان. لە وڵاتانی جیاوازی ئەوروپا وەک ئەڵمانیا، فەڕەنسا، هۆڵەندا، بەلجیکا گەنجانی کورد و ئەنتەرناسیۆنال بە داواکاری ئازادی بۆ ڕێپێوانێکی درێژ ئەنجام دەدەن. گەنجان بۆ ڕێپێوانی 9 شوبات لە شاری هیلبۆرنی ئەڵمانیا کۆبوونەوە. ڕێپێوان لە 15 شوبات لە شاری ستراسبۆرکی فەڕەنسا بە ڕێپێوانێکی جەماوەری کۆتایی دێ. گەنجان لە شاری فرانکفۆرتی ئەڵمانیا بۆ ڕێپێوانی درێژ بانگەوازی بەشداربوونیان کرد و بە بەشداری سەدان گەنج بەڕێوە دەچێت. گەنجان ئاماژەیان بەوە کرد کە وەکو گەنجی کورد لە فرانکفۆرت بۆ ڕێپێوانی درێژ مەودا ئامادەکاری دەکەن و دەڵێن ڕێبەر ئاپۆ کە لە ساڵی 1999 بە پیلانگێری نێودەوڵەتی زیندانی کراوە 26 ساڵە بەرخودان دەکات بە شۆڕشی ڕۆژئاوا پارادایمەکانی پراکتیزە کرا. گەنجان بە بیریان هێنایەوە کە ڕێپێوان لە 15 شوبات بە بەشداری سەدان گەنج لە هیلبۆرن بەڕێوە دەچێ و گوتیان بانگەواز لە گەنجانی کورد و دۆستانی گەلی کورد دەکەین بەشداری لە ڕێپێوانی درێژی 2025 بن و ڕێپێوانی درێژی ئەمساڵ بۆ ڕێبەر ئاپۆ ڕێپێوانی درێژی ئەمساڵ بۆ ڕێبەر ئاپۆیە. سونەکانی عێراق ئامادەکاری خۆپیشاندان دژی یاسای لێبوردنی گشتی دەکەن. ئەلبوسی دژی ڕاگررتنی جێبەجێکردنی یاسای لێبوردی گشتی داوای خۆپیشاندانی سەرتاسەری دەکات. سەرۆکی حیزبی تەقەدوم بڵاوی کردەوە قبول ناکەین دادگای فیدرالی بە سیاسی بکرێت و یاساکان پشتگوێ بخرێت و هەروەها دژی ڕاگررتنی جێبەجێکردنی یاسای لێبوردنی گشتی داوای خۆپیشاندانی سەرتاسەری دەکات. حیزبی سیادەش دەڵێ بڕیارەکەی دادگای فیدرالی شۆک بووین و حیزبی سیادە و تەقەدومی سونە دژی ڕاگررتنی جێبەجێکردنی یاسای لێبوردنی گشتی لەلایەن دادگای فیدرالیەوە ناڕەزاییان دەربڕیەوە بە جیا ڕاگەیان دراویان بڵاو کردوێتەوە. ئەلبوسی سەرۆکی حیزبی تەقەدوم کە پێشتر دەڵێت پێشتر ئەوەمان وتووە دووبارە پشتڕاستی دەکەینەوە پەسەندکردنی یاسای لێبوردنی گشتی تەنیا لە پێناو ببورن تەنیا لە پێناو دادپەروەریە ئەو بێتاوانەی کە ستەمیان لێکراوە ئێمە سەرهەڵدانی تیرۆر قبول ناکەین. هەروەها
حزبی سیادەش بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە تیادیا هاتووە یاسای لێبوردنی گشتی هەنگاوێکی سەرەکیە بۆ دادپەروەری بۆ ستەم لێکراوان و بێتاوانەکان. ئێمە سەرڕای ڕێزگرتن لە بڕیارەکانی دادگای فیدرالی، بەڵام ڕاگررتنی بڕیاری جێبەجێکردنی یاسای لێبوردنی گشتی تووشی شۆکی کردین. هەروەها دەڵێن دوێنێ دادگای فیدرالی فەرمانێکی دەرکرد بڕیاریدا بەڕاگررتی جێبەجێکردنی یاسای لێبوردنی گشتی بڕیاری باری کەسی و گەڕاندنەوەی مڵک بۆ خاوەنەکانیان. ترامپ لە ئەمریکا لە ئەنجومەنی مافی نەتەوە یەکگرتوەکان دەکشێتەوە. دۆنالد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕایگەیاند ئەمریکا لە ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان دەکشێتەوە. دەڵێ وڵاتەکەمان بەردەوام دەبێت لە بڕینی هاوکاریەکانی واشنگتۆن بۆ نەتەوە یەکگرتوەکان بۆ هاوکاری پەنابەرانی غەزە. ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا سەبارەت بە کشانەوەی وڵاتەکەی لە ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان لە میدیاکان بەم جۆرە زانیاری خستۆتە ڕوو. ئەمریکا لە ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان دەکشێتەوە لە ئێستادا پرۆسەی کشانەوەکە دەستی پێکردووە. ئاماژەی بەوەش کردەوە وڵاتەکەمان بەردەوام دەبێت لە بڕینی هاوکاریەکانی واشنگتۆن بۆ ئاژانسی فریاگوزاری نەتەوە یەکگرتوەکان بۆ پەنابەرانی غەزە. هاوکات ئەو هەنگاوەی ئەمریکا هاوکات بوو لەگەڵ سەردانی بنیامین ناتانیاهۆ سەرۆک وەزیرانی ئیسرائیل بۆ واشنگتۆن کە بەردەوام ڕەخنەی لە نەتەوە یەکگرتوەکان گرتووە و ستافەکەیانی بە تێوەگڵان لە کردەوەی تیرۆر دەست بە ئیسرائیل تۆمەتبار کردووە. جێگای ئاماژەیە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا گەورەترین هاوکاری ئەنجومەنەکە بۆ ساڵانە نزیکەی 300 ملیۆن دلار بۆ 400 ملیۆن دلار دەبەخشێت بە نەتەوە یەکگرتوەکان. پیلانی زیندووکردنەوەی چەتەکانی داعش لە ئەنقەراوە داڕێژراوە. دەوڵەتی داگیرکەری تورک وەک سپۆنسەری چەتەکانی داعش و تەواوی چەتە بەکرێگیراوەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست دادەندرێت. بە پێی زانیاریەکان لە کۆتایی ساڵی ڕابردوو فەرمانی بە چەتەکانی داعش کردو تا ئامادەکاری بکەن بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی قەسەدە و جارێکی تر پشتیوانی ئۆردۆغان بۆ چەتەکانی داعش زیندوو بکاتەوە. هاوکارانمان لەم بارەیە دۆسیەکیان ئامادەوە کردووە. بە گوێگرتن لەم دۆسیەش کۆتایی بەگەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان دێنین. هەر شاد بن. پیلانی زیندووکردنەوەی چەتەکانی داعش لە ئەنقەرەوە داڕێژرا. دەوڵەتی داگیرکەری تورک وەک سپۆنسەری چەتەکانی داعش و تەواوی چەتە و بەکرێگیراوەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست دادەنرێت. بە پێی زانیاریەکانیش لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو فەرمانی با چەتەکانی داعش کردووە تا ئامادەکاری بکەن بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی قەسەدە و جارێکی تر بە پشتیوانی ئەردۆغان چەتەکانی داعش زیندوو بکاتەوە. بە پێی هەواڵێکی ئاژانسی هەواڵی فرات دەوڵەتی داگیرکەری تورک لە ئەنقەرە کۆبوونەوەیەکی لەگەڵ ئەمیرەکانی داعش ئەنجام داوە کە زۆربەیان عێراقی. لە کۆبوونەوەکەدا بڕیاری هێرشکردنە سەر ڕەقە و دێرە زور و حەسەکە دراوە. دەوڵەتی داگیرکەری تورک بۆ چەواشەکردنی ڕایگشتی و جیهان بەردەوام بانگەشی ئەوە دەکات کە ئامانجی هێرشەکانی لە ناو خاکی سووریا بۆ لەناوبردنی داعش و گروپە تیرۆریستیەکانە کە مەبەستی ڕاستەوخۆی لەناوبردنی دەستکەوتەکانی کوردان و ئیدارەی خۆبەڕێوەبەریە. بەڵام لە ڕاستیدا ئەردۆغان و دەوڵەتی داگیرکەری تورک وەک پشتیوانی سەرەکی داعش دەناسرێت و بەدەیان جار بە بەڵگەوە سەلمێنراوە. هێشتا هەوڵ دەدات پیلانەکانی دژ بە کوردان و گەلانی ناوچەکە لە ڕێگەی داعشەوە جێبەجێ بکات. لەو چوارچێوەیەشدا هاوکاری و پشتیوانی دارایی چەتەکانی داعش دەکات، ڕاهێنانیان پێدەکات و چەکداریان دەکات و لە چوارچێوەی بەرژەوەندەکانی خۆیدا بەکاریان دەێنێت. بە پێی هەواڵێکی ئاژانسی هەواڵی فرات لە 23/12/2024 لە ئەنقەرە کۆبوونەوەیەکی چەتەکانی داعش ئەنجام درراوە لە ماڵی بەرپرسێکی داعش بە ناوی عەلی سەرحان سلێمان ئەلمشکۆ، بەرپرسی ئەنجومەنی سەربازی داعش لە تورکیا سەباح محەممەد عەلی ئەلحەمۆ کە تێیدا زۆربەی چەتە بەشداربووەکان خەڵکی تەلعفەرن و لە نێویاندا ئەمیری داعش لە مووسڵ و ئەنبار و سەلاحەدینیشە بوون. هەر بەپێی زانیاریەکانی ئاژانسەکە
زانیاری سەبارەت بە نازنامەی چەتە بەشداربووەکانی کۆبوونەوەکە دراوە کە تێیدا هەر یەک لە ئەمیر و بەرپرسی داعش لە ئەنقەرە طەلعەت یونس محەممەد ئەلشەرۆ، عەبدولحەکیم شێخۆ عەبدولعەزیز ئەلشێخۆ، عیماد خالید وەلید ئەلعیزەدۆ ئەلڕاوی، عەبدولغەنی حەسەن محەممەد ئەلسیلۆ، ڕائید ئیسماعیل عەباس ئەلناسر ئەلهەیالی بەشدار بوون. ئەم داعشیانە زۆربەیان خەڵکی تەلعفەری مووسڵن. بەپێی هەمان سەرچاوە ئامانج لەم کۆبوونەوەیە هێرشکردنە سەر ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی قەسەدە و ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بووە. لە کۆبوونەوەکەدا فەرمان باچەتەکان کراوە بۆ چوونە ناو بیابانی سووریا کە مەبەست لە بیابانی سووریاش ڕەقە، دێرە زور و حەسەکەیە. لەم کۆبوونەوەیدا باز لەوە کراوە کە پێویستە لەم ناوچانە دژی هێزەکانی قەسەدە چالاکی بکەن بۆ دەست بە سەرداگرتنی هەموو بیرەنەوتەکانی ناوچەکە کە لە دەستی قەسەدەدان. هەر بە پێی زانیاریەکانی ئاژانسی فرات هەواڵگری تورکیا گەرانتی داوە باچەتەکانی داعش کە کاتێک ئەوان لە زەمینەوە هێرش دەکەن ئەوانیش لە ئاسمانەوە یارمەتیان دەدەن و بەم شێوەیە هێرش دەکەنە سەر حەسەکە و دێرە زور و ڕەقە. هاوکات دەوڵەتی داگیرکەری تورک وەک هەمیشە سپۆنسەری چەتەکانی داعش دەکات و لەو کۆبوونەوەیشدا کە لە ئەنقەرە ئەنجام درراوە بەرپرسی ئەنجومەنی سەربازی داعش سەباح محەممەد عەلی ئەلحەمۆ داوای لە بەشداربوانی کۆبوونەوەکە کردووە کە هەر ئەمیرێک دەچەتەی سەر بە خۆی بنێرێتە سووریا و موچەی مانگانەیان 800 دۆلاری ئەمریکی لەلایەن دەوڵەتی تورکەوە پێدەدرێت و پێداویستیەکانی خێزانەکانیشیان لەلایەن دەوڵەتی تورکەوە دابین دەکرێت بە تایبەت یارمەتی خێزانەکانی ئەو چەتانی داعش بکرێت کە لە تورکیا دەژین. ئاژانسی هەواڵی فرات لە زاری سەرچاوەکەیەوە ئەوەشی ئاشکرا کردووە کە هەر یەک لە ئەمیرەکانی چەتەکانی داعش قاسم سەلیم محەممەد ئەلحەنەش و نەوزاد محەممەد عەلی ئەلحەنەش خۆیان پێشنیار کردووە. جێبیرهێنانەوەیە ماوەیەکی درێژە دەوڵەتی داگیرکەری تورک هەوڵدەدا زیندانەکانی چەتەکانی داعش کە لە ژێر کۆنتڕۆڵی قەسەدەدان ڕادەستی هەتەشە بکرێن. لە حاڵەتێکی پێچەوانەدا هەڕەشەی دەستێوەردان و خستنە ژێر کۆنتڕۆڵی خۆی لە هێزە نێودەوڵەتیەکان و ئیدارەی خۆبەڕێوەبەری دەکات. پێشتریش هەوڵدانێکی دەوڵەتی تورک دژی زیندانی ڕوێران لە حەسەکە هەبوو. سەرنجڕاکێشە ئەو چەتانەی داعش کە بەشداری کۆبوونەوەکە بوون لە ئەنقەرە زۆربەیان عێراقین و خەڵکی مووسڵن. هاوکات حەسەکەش دراوسەی شەنگالە ئەمەش مەترسی گەڕانەوەی داعش بۆ شەنگال دروست دەکاتەوە لە سەروی هەمویانەوە بۆ ئێزیدیەکان و هەموو گەلانی ناوچەکە مەترسیدارە. ئەوەی جێی سەرنجە ئەوەیە مانگێک دوای ئەم کۆبوونەوەی ئەنقەرە لەسەر داوای هەندێک فراکسیۆنی سونی نزیک لە دەوڵەتی تورک پارلەمانی عێراق پرۆژە یاسای لێبوردنی گشتی پەسەند کرد کە دەیان چەتەی داعش بەر ئەو لێبوردنە دەکەون. ئەمەش لە کاتێکدایە چەند ڕۆژێک بەر لە ئێستا هاکان فیدان باسی لە ڕێکەوتنێکی چوارقۆڵی نێوان تورکیا و عێراق و سووریا و ئوردن کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی داعش لە کاتێکدا دەوڵەتی داگیرکەری تورک خۆی پشتیوان و هاوکاری ڕاستەقینەی زیندووکردنەوەی چەتەکانی داعشە و دەیەوێت بەو ڕێگایە کۆدەنگی دروست بکات بۆ جێبەجێکردنی پیلانەکانی لە سەر دەستکەوتەکانی کوردان. لەو چوارچێوەیەشدا ترافیکی بەردەوامی سەردانەکانی بەرپرسانی ئەو دەوڵەتە داگیرکەرە بۆ سووریا و عێراق و ئوردن ڕاستی ئەو پیلانە پشڕاست دەکاتەوە. Cem cemalet ye ko sabah
شیلان فرماندارا روژنگران بو. د 25 مجدار 2004 ده انجام قمپلویکی ده حوالا شیلان لباشور کردستان گهیشت لودگیا نمران. درودان ایریشکی چکداری لهمبر ماشینای کو او 4 حوالین خواته دنه ده شهید بو. اما حوالا شیلان باقی جره حوالا وی یا تکوشینه حوال ایریحان گهدار بکن. جاره یکی دما منوی دید. من حوالا شیلان ده سال 1991 1992 ده ناس کرد. و دمه از پرنو بوم. حوالا شیلان لگوری ما پرگون بوم. بریا ما تولی تکوشینه ببوم و دمه که درش خبات دابو مشاندن. و پروردهی آخواه یا یکم لگر ریبرتی دید. ده دما مشاندن خباتان ده جعالی دولت سوری و هاتبو گرتن. دمکی کرد ده زندان ده مابو. از اوه لقادا ریبرتی راستی هف هاتن و ملور هف ناس کر. و دمه حوالا شیلان جزندان نو درکت بو. ریبرتی دوه پیواجویه ده گرتن حوالا شیلان و مایی ناوی یا زندان رخنه دکر. ده حوالا شیلان ده دسپیک ده تشتا بالا من کشاند سکناوی یا جیانه بو. سکناوی جدا بو. هر کس نکاره بسکنا خواه به میزکرن خواه به اسلوب خواه باندور لسر مروان بکه. لی حوالا شیلان مروان جکوک و باندور دکر. جبر و هر کس دزانی کو نکارن جریزین نیزی حوالا شیلان ببن. نکارن لگل و هر اسلوبه بشغلینن و به هر شیوه نیزیکاتیه نیز ببن. سکنکی وصا بهز بگومان مروان باندور دکر. لبرانبری جنکی وصا بهز جریزین نیزیکاتی ندبو. دیتنا من یا حوالا شیلان یا لقادا ریبرتی بدمکی کرد و سینوردار بو. لید اساس ده ماینا مالگل هف پشتی سالا 1997 پیک هات. لهره من سوران لقندیل ام به هفرامان. و گاوه حوالا شیلان در ریوبری قاده ده جهد گرد. ام وکی حوالین جن و ساله مایه خوصر پرورده بدیتا. حوال شیلان جی لگل مبو. نزیکاتی انوی ینج انسانان را من لور بیتر ناس کر. تجاران جریزه سرانسر نزی مروان ندبو. باش تحلیل دکر و ساناس دکر. میزکرنکی وی یه برفره هبو. دا استا بیردوزی و رخستنی ده باش دداهوراند. از میناکه کی بدم. و دمه دنافبر حوال جن و حوال مرده ناکوکی این کرد هاتن جین. دمه ده تنگجاندن و پرتاندن پیش کتبون. تکوشینا کودهات مشاندن دجی ریبازن ریبرتی بون. ده انجام ده طرز جبر نای سروک بون هلوشاندن جی زیده دبون. ده شرکی دومدار یه به انجام ده کسایتان ده به هیویتی و به باوری پیش دکوه. شر و تکوشین دوه بخواره پیشکتن بده آوا کرن. لوه دمه شر و تکوشینا ده نوبر آمده جبلی پیشکتنان هفدو تنگاف کرنه در دخست هوله. وگاوه حوالا شیلان تثبیت اکی کر از قط و نیریناوه جبیر ناکم. حوالا شیلان گود ام وک حوالا جن نه ده فرقا دیروکا خوادنه و ده مل سیاسی ده جی ام تگهیشتی نینن.
دوی واته ده پراتیکا کو ام دمشینن جی جبر تنه بزبزوکه ام تو انجامه کی به دست ناخن. جبر کو ام دمه ده به شوای راست و بره بازن دجه ده نکارن بچن سرپرسگریکان. ام هلوستن راست جی پیشناخینن. هری زیده ام لگوری هستن خواه تفدگرن. ظلام به سالانه خواه بسازی کریه. لبرانبری و هزا سازی بویی نادستلات ام به سرانسری خواه، به نبسی خواه، به نظامبون خواه و به هستواری خواه نکارن بسر بخن. نکارن تکوشین بکن و ببنهز. اف تثبیتن کوه کرن ده سالین پیش ده خودان اثبات کرن و درکتن پیشیامه. هوالا شیلان دا ارتش جن ده فرمانداره که بجارده بو. جی دستبک ارتش بوی ناجن حتی روژ شهادت اوخوا دناوا ریوبریا جن ده جهد گرد. او جی واکی ما خودی هندک نبسیان بو. لی جداهی اوه چه بو؟ وی دکاری نبسیان خواد دار زینه اوان درباز بکه. اجبرکو خواد داهوراند. اجبرکو خواد داهوراندن هز اویرکتی دخوازه. او بخوا خودی وی هزه ویرک بوینه بو. ملن وی ینکو من هری زیده جبوی خواه میناک دگرتن. او هز او جسرات وی یا داهوراندنه بو. دسری ده یه ده پیش دکت دیالکتیکا جیانه بو. به پرسین خواه، بلگرینین خواه، گوهرتن و گوهرتنه دهندر خواه ده بلز پیکتانی. مروف و ده نزیکاتین وی جیانه، ده تهکیلین وی و ده اسلوب وی ده زو فرق دکر. سالن 1998 و 1999 جبوی گل کرد و تفگر آزادی گلک زحمت بون. دوان سالان ده کامپلوی ناف دولتی پیک هات و ریبرتی هات دیل گرتن. حوالا شیلان و گاوه فرماندارا تابورا مبون. دما ریبرتی جسوری درکت و دما ریبرتی هات دیل گرتن جی ام ده همان تابوره ده بون. دبن راشن زحمت ده کسایت تازی و وکری دردکوه هوله. هندکان خواب هرکین جیانه و برددان. هندک جی هرکین جیانه دگوهرینن و دوه جیان بکر و بهرکه بور و دهرکین. او دمکی و صابوکو ین بره برتی و گریدای و ین دوری وی درکتن هوله. حوالا شیلان بسک ناخوا دا دیار کرن کو او بره برتی و گریداییه. و تجاران گمان نکر کو امه بکوین. هر دم به سرکفتن باور کر و خواه بر به سرکفتن و هرکاند. دما ریبرتی دیل کت دست دجمن مروجه که شون و آگاهی گرد. ما گشتیان خود دبستانه ده جبوی پرورده آمده کربون. از حوالا شیلان و قمسیون پرورده ما جبوی نوچین بی بی سیه خوادابو دروه. ما یه نوچین گهدار کربا. پشت رجی بچونا دبستانه. لیدما سر نوچه هاتن پیشکش کرن دما گشتیان ده پیلکی شوقی چه بون. اجبر کو دگوتن. ریبرتی دیل هاتیه گرتن. ام کتن چه حاله از نها نکارم پیناسه بکم. ما خواه وندا کرکو امی بری خواه بدن دبستانه. حوالا شیلان درکت پیش ما و خواست کو ام کنترولا خواه یا کسایتی وندا نکن. گر حوالا شیلان وصا نکرا مایه بز ببز او نوچه لناو حوالان بلاف کربا. لی حوالا شیلان بخوین ساری نیز بو. دا کو روشکی جودا نقومه. جخوا او سال جبی حوالنجن پر زور درباز ببو. دبکو او آگاهی ریل پیشی روشن پر جودا جی وکربا. لی حوالا شیلان نهشت. او بخوا دوان کلیان ده نا آخفی. هندک سکنی
فکری و پشره کت تفگره. هوالا شیلان لحویا آگاهی فرمی یه رخستن سکنی و پشت رجی بمره جوینکی پیک آنی. او روشکی پر آلوز بو. لحوالا شیلان پر بخوینساری او روش بریوه بر. او فرماندارگه خوینسار بو. دزانه بو ویلو کر چاوه تف بگره. دروشن هری خطرناک دیجی اف سکن ددارا برکرن. به حس کرنه که به همپا گریدای جنه بو. او ده تکوشی نازایندی ده به تاویز بو. دخطا جنا آزاد ده رگزین هری بنگهین حسکرن آزایان داخوا او زانست اویه. هوا شیلان به جنیوه گریدایی بو. هم دمل بیردوزیه ده هم جی دوار هستان ده گریدانک اوی یه خورد هبو. ده کنگره پکک یا ششمین ده ده ناو بین هوالین جن و هوالین میر ده هندک ناکوکی پیشتکبن. جبر و سدمه هوالین جن هندک هلوستن پراتستو رابردکن. اموی دمه جهرم کنگره هندکی دور بون. هوالنجن جمره هندک آگاهی ریکر بون کو کتبون بندواریا ام پشتگری بدن چالاکی آوان. لی هوال شیلان لور دا دیار کرن کو اف چالاکی ند جهده او انجامگر نینه. لی زانستاوی جبر لی پیش بو ندوخست دا آوانیا جنه ده پرچابوین خویا بکه. جبوی یک پارابون آوانیا جن ما چالاکیا پروتستو لدارخست. سدما چالاکیا ما پاراستنا یک پارابونا جن بو. ام باور بون کو هوال شیلان خودی سکنکی عقلانه. ام بقاسی وی دکوراهی هنک تشتان ده نبون. دمجارین رخستنی ده گلک سر وقت بو. دزانی وی کجان سکن به ما بدا قزنج کرن، آنگو کجان سکن وی به ما بدواندا کرن. هر دو گود سکنا جن یا یک گرتی مجار چد به بلا ببه جیا پرچکری بهتر باشه. یک دستی و پرتشت بجنه بدا قزنج کرن. ام جی وسا تولی پروتستاین حوالین جن بون. دلوه بحث کرنه داگرتی بو. مروف جی کسین جدل پر هز دگره. کسکی هرچی قص به هز دبه بلا ببه گر دلوه فقیر به مروف نکاره جی هز بگره. لی دل حوالا شیلان بحث کرنه داگرتی بو. وکی دریایا حس کرنه بو. و دزانی جنکه دکاره تنی ده پکه ده بواته و آزاد بجی. او هر دم به وزانسته تفگریا. و هر دم دناوا لگرینین خواپش خستنه دبو. گریدانا بریبرتیره گریدانا جیانا بواته و آزاده. اف فلسفه جیانه یا حوالا شیلانجی بو. دزانی لکر تکوشین بسکنه لور تو جی دسکنی. حتی تو جی هدف و ارمانجن خواه قد بی. حوال شیلان تو جاران نسکنی. وکی پیلن دریایه کی هر دناوا جوشکی مزن ده لید دا. خواه مزن کر خاکر شیلان باقی. شهادت اوه لباشور کردستانه به تونین شر تایبت و پیکات. ارمانج بلافکرن رخستون بوینا باشور کردستانه بو. ارمانج گل کرد آنینا آستا سیخوران بو. شهادت حوال شیلان لهمبر شر تایبت یک و دهات فرس کرن برسفدانه کی بو. او وکه جنکه ده انجام کامپلو ده گهاشت کروانین شهیدان. او بسکنا خواه هم جو دوستان را چافگانیا موراله ده دل دجمن ده جی بو خوفکه کو هنجی شوبدارن و سکنه ده دومینن. هوا شیلان یه روژن گران بو. او ده روژن گران ده دوستانی او خاکر او بو خطا جنا سرهلدر یا راست.
شواتم چند ساله به حسرتم دلا گلو شواتم evin dare velatım Kürdistan ah Kürdistan evin dare velatım Kürdistan ah Kürdistan Gerilla agerilla gerilla lehem merda gergera lehem gerilla وجهك termela agerilla gerilla lehem merda gergera lehem gerilla وكله يا بوهاري agerilla gerilla demajaran tereya lehem gerilla demajaran tereya gerilla Jottekinin kendikan es kurbanat derya Aleyhem gerilla öde dola şehida Jottekinin kendikan es kurbanat derya Aleyhem gerilla öde dola şehida öde dola şehida öde dola şehida Agerilla gerilla Tımşerdekın vekşeran Leyhen gerilla Tıvıstan habin buhar Agerilla gerilla Tımşerdekın vekşeran Leyhen gerilla Kaldıga roş ve roş Agerilla gerilla Ve azadkın Kurdistan Leyhen gerilla Ve azadkın Kurdistan Leyhen gerilla Bekçiler kendikan es kurbanat derya aleyhem gerilla
agri agerilla gerilla nubabu heviyadne lekhen gerilla wala tero ju agri agerilla gerilla nubabu heviyadne lekhen gerilla shoreşta kurdistane agerilla gerilla wedilen sosyalizme lekhen gerilla wedilen sosyalizme lekhen gerilla just bekleyen sertikat et kurbana geliyor lekhen gerilla özde sola
هرچی داره و خلاص نابه شبک داری مأزیرو بسر و حاتم کس نکار خلاص بز دین و هارم هنه خوارم بلی تو میراس نابه شیام به متعالی گلک تو بیا زانه پش نابم تجاری او جمر نابه ناتو قدر ناکه از بیا زانم برگوش که قطعی ازیروش ترد نالم وانا شدری شدی بیشه از کشی زانم دو قط نارشی نشتکی دین و هاره بلی از دیرو که زمانی خود ببام امرو و نابه گلکم راب رابن خودان جیانه گلکون سکرابن صار نبی بیراجمن ازارم وامه نارم تجاری دورا تو بیا زانه زمانی کردام از زمانك لالم خوازن رابن سرقوي ام بكن قيرين وهورنا ترسن جوا ام تجاري امار النار وقرتي دبي مروفا دبي جنك انشرو بدا بيجن وانا قرتي وانت صونك الناس میرفت بیشتر ناجن چه دیگه ها از دبی موارجه میشه من نردورا فیم نکملی از فیم نکمانا امنیه کمیرا مکرم پاری آنا از دو خوازم جو خلاص به اب خونانا خوش ابریا دور خلاص دل جمع بمش ورجه من نتر جمن تجاری نره از دست دریم جو زمانك بدو استني ممتني هشتن من وانا نقرتن باسكي من كتم شعز مانا سرية دنيا كاس نبوها فال بمن از وندا بون كتم حتى نافامرين بي ولا مام استني لبان ورا ناف اخا بابو كالي وغريب من بيرا بوم تخم كتم نافا اب اخا شين دبوم رونيا هردو چابا خوازن رابن سرقوي ام بكن قيرين وهورنا ترسن جوا ام تجاري امار النار وقرتي دبي مروفا دبي جنك انشرو بدا بيجن وانا قرتي وانت صونك الناس ليلة قازة ليلة مال خرابة وارا يرودي ساتم سرمدا زارة زارة مال شوتي وارا دي ساتم سرمدا زارة زارة ميركو هيا بسوز وبخول وبقرار جينكو هيا بفند وبدك وبدولاب بحفار شيخ وخوار برا مالا فلكي بشوته قواج حب سالي بردا حردو دل رزيل سر هفدو بنجي باي وي خواده ربياز بو قربان قواج حب سالي بردا حردو دل رزيل سر هفدو بنجي باي مرف توری پارسی بابی ملی خواب بگرن نوا تمامی دوال و اجنبی حیانی چنو عجم و بلغاره خودت زانش مرواران عیبان شرمن تو آره وره وره آخ وره وره به وره وره آخ وره وره